بەفربارین جگە لەوەی دیمەنێکی جوان بە سروشتی برادۆست بەخشیوە، تەواوی کانیا و سەرچاوە ئاویەکانیش بوژاونەتەوە. لەگەڵ ئەوەشدا نزمبوونی پلەی گەرما و هەبوونی بەستەڵەک زیان بە ڕەزوباغی جوتیارانیش دەگەنێت. لۆ ماڵاتی استیفادەیە لۆ ئاوێ لۆ داروبارە لۆ عەردە لۆ هەمشتە استیفادەیە بەفر خێر و بەرەکەتە. لەو حاڵاتەی کە ئاوی تێگەڕا بشکۆیدا زاو زارەوشی بۆ سەر ئەو بشکۆی ئەکوژی سەربردێکە چی سەربردی بوو ئیسیفادەی نامینی بەرەکەی ئەچی لەوانەیە بنشی هەندێک نەوەدار بنشی ئەچی بەس کاتایدە تۆ لە بنێ بەس ئیسیفادەی نابی لۆ سارا داتێ. شارەزایەکی بڕینی دار و درەختی میوەجات دەڵێت پێویستە لە سنووری برادۆست لە سەرەتای مانگی ئادار دەست بکرێت بە خاوێنکردنەوەی ڕەز و باغەکان، چونکە بەفربارین و هەبوونی بەستەڵەک زیان بە پشکۆی دارەکان دەگەنێت. کە پە زۆری ساراوەیە بینماوێکی فترەی خۆشەکە ڕۆژە خۆشە بن و کەش و هەوای خۆشەبی لەو کاتانە هەرەکە دەست پێەکە کەتە سڕ کە سڕێ لێدا ئەو ئاوە ئەو باران و ئاوەوە ناو برینێ ئەکەوی ئەو جێی مقەسی تاوێترێتێ و ئەبردرێ سڕەکە تەحسیر لێەکە زیاتر وە باشترە یعنی پاشی یەکی سێ دەست پێ بکرێت و ڕەز و باغەکان ببردرێن. هەر منتیقا هەتا منتیقەی فەرقیایی ئێستا لێرە وە باشە پاشی یەکی سێبی لە هەندێک لە دەشتێ لەو جیانە پێویسترە زووترش ببردرێ هیچ کێشەینە بەس لێرە چونکە سڕی بەقوە ناوچێکی شاخیاوی و سڕ و سەقای بەقووەتە وا باشە بکەویتەوە پاشێکی سێ. ئەم ساڵ لە سنووری برادۆست نزیکەی 500 ملیم باران باریوە. لە دوو ڕۆژی ڕابردووش بە بەردەوام بەفر و باران دەبارێت، بەڵام ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو بەفربارین لەم ناوچەیە کەمی کردووە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.